وضحوا بأنفسهم ويضحون بأنفسهم. سەرڕای گەشتبینیە زۆرەکەی بەدیدار و کۆبنەوەکانی لەگەڵ بەرپرسانی ئەمریکا، بەڵام هەندێک پێیان وایە حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق هەفتەیەکی پڕ لە زەحمەتی لە واشنگتۆن بەڕێکرد، ئەویش بەهۆی نیگەرانی زۆری ئیدارەی ئۆباما لە دەستوەردانە ئاشکراکانی ئێران لە کاروباری ناوخۆی عێراق. لەسەر ئاستی میدیا و ناوەندەکانی بیرکردنەوەش سەردانەکەی حەیدەر عەبادی بۆ واشنگتۆن بایەخێکی ئەوتۆی پێ نەدرا، هەرچەندە بەهۆی شەڕی داعشەوە هەواڵەکانی عێراق سەردێڕی میدیا جیهانیەکان لەم ڕۆژانەدا. ئەنسۆنی کوردستمان توێژەر لە بواری ئاسایشی نیشتیمانی لە سەنتەری توێژینەوەی استراتیژی نێودەوڵەتی پێی وایە زەحمەتترین ئەرک بۆ عەبادی سنووردارکردنی دەسەڵاتی ئێرانە لە کاروباری ناوخۆی عێراق. Iraq is not asked for the kinds of weapons which present serious sensitivities because of some risk they might fall into extremist or other hands. This is best outcome. ڕۆبەرت فۆرد باڵوێزی پێشووی ئەمریکا لە سووریا پێی وایە عێراق دەتوانێت باڵانسی نێوان ئەمریکا و ئێران لە بەرژەوەندی خۆی بەکاربێنن، بەڵام بە بۆچوونی ئەو شەڕی داعش و شکستی سوپای عێراق کاریگەری نەرێنی لەسەر پەیامەکەی عەبادی هەبوو لە ماوەی مانەوەی لە واشنگتۆن. بەڵام بە بۆچوونی ئەحمەد عەلی توێژەر لە ناوەندی پەروەردە و ئاشتی بۆ عێراق لە واشنگتۆن، بوونی عەبادی لە واشنگتۆن وەک دەستپێکێک بۆ بنیاتنانی متمانە لەگەڵ ئیدارەی ئۆبامادا گرنگە، هەرچەندە پێشکەوتنیش لەو بارەوە بەڕوو هاتووە، بەڵام کاری زۆریش ماوە عەبادی بیکات تاوەکو ئەوەی ئەمریکیەکان متمانەی پێ بکەن. After all, the role of the Iranian government in Washington is a controversial role. It's a bit difficult for him to convince particularly members of the Congress to provide weapons to Iraq. Government where Shia, Sunni, and Kurds. بە بۆچوونی بەشێک لە توێژەران عەبادی لە ڕازیکردنی ئیدارەی ئۆبامادا سەرکەوتوو نەبوو، بە تایبەتی لە پرسی بەشداری پێکردنی کورد و سوننە لە دروستکردنی بڕیار لە بەغدا کە پێشمەرجی ئیدارەی ئۆبامایە بۆ پشتیوانیکردنی عێراق لەم خۆناغەدا. بۆیە چاوەڕوان دەکرێت هەریەک لە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و سەلیم جبوری سەرۆکی پەرلەمانی عێراق بانگی هێشتی ئەمریکا بکرێن بۆ دڵنیابوونی ئیدارەی ئەمریکا لە پرۆسەی بەڕێوەچوونی ئاشتەوایی نیشتیمانی لە عێراق. دەستوەردانەکانی ئێران لە کاروباری عێراق گومانی کۆشکی سپی و بەرپرسانی کۆنگرێس لە تواناکانی سوپای عێراق و حکوومەتی عێراقی بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش پەیامەکەی حەیدەر عەبادی لە واشنگتۆن لاواز کردبوو، هەر بۆیە ڕەنگە حەیدەر عەبادی ئەوەی کە بۆی هاتبوو لە واشنگتۆن بەدەستی نەهێنێت. سەرکەوت شەمسەدین، NRT، واشنگتن.